ئەگەر تۆی بینەر پرسیارێکت هەیە یان پێویستیت بە ڕوونکردنەوەیەکی شەرعی هەیە و بە دوای وەڵامەکەیدا دەگەڕیت، ئەوە لەگەڵماندا بە لە بەرنامەی پارشێوی پەیام. بەرنامەی پارشێوی پەیام سەکۆیەکە بۆ وەڵامدانەوەی پرسیارە شەرعیەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. بەرنامەی پارشێوی پەیام ڕوونکردنەوە بۆ بابەتە شەرعیەکان دەدات و وەڵامی پرسیارەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەدات. بە درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز لە بەرنامەی پارشێوی پەیام لە خزمەتتاندا ئەبین بۆ وەڵامدانەوەی سەرجەم پرسیارە شەرعیەکانتان. بینەرمە.